ئەمە پاڵەوانێکی وەرزشیە نێچیر ئەحمەد کێکێکە لە پاڵەوانەکانی لە جوانی ئێستا و پلەی سێمی ئاسیای بەدەستهێناوە. نێچیر لە تۆپی پێوە یاریەکەی گۆڕیەوە بۆ لە جوانی و یەکێکە لە ڕاهێنەرە بەتواناکانیش کە لە ئێستا لە هۆڵەکانی شاری سلێمانیە مەشقەداتەوە و فێرخوازان ئەچن بۆ لای بۆ بەرنامەی ڕاهێنانیان پێ بڵێ. نێچیر لە پەیامێکی تایبەت کە بۆ سپۆرت مەگەزینی ناردووە باسی بەشێک لە ژیانی خۆیەکە و باسی ئەوەش دەکا کە خەڵک پێویستە وەرزش بکە. با پەیامە تایبەتەکەی نێچیر ببینین. هەرتاکیکەم کۆمەلگایە پێویستە وەرزش بکایدرایە وەرزشی ئاسنە بالێ باسکەی ڕاکردنە پاسکل سواریە شاخەوانیە زۆر زۆر گرنگە لە وڵاتی ئەمە بە حکمیەوەی ئاو هەومان باش نییە خواردنمان بە شێوازێکی تەندروست پاک نییە پێویستە لەسەرمان هەمومان وەرزش بکەین و پێویستە وەرزش بکەین بە لایفستایلی ژیان بوو بەشێک لە ژیانت گرنگی پێبێ بچۆن خۆمانە شوێن خۆمانە گۆڕین لەو ڕزبەندەیە دابنێ. طبعا من پێشتر یاریزانی تۆپی پێ بووم مراحلێکی زۆر زۆر باشم بەڵێ لە تۆپی پێشە من لە پلەیەکان یاری کردووە لە دوا ڕۆژ یاریم کردووە لە تیبی بابان یاریم کردومانە پلە یەک بوون ئەو کاتە و لێرەوە زۆر زۆر سوپاسی ئەو مدەریبانەکەم کە کاتە یارمەتی منیانەوە کاگەژاری خۆشەویست هاوڕێی عەزیزم هەتا ئێستا کۆنتاکتێکی زۆر زۆر باشمانەیە کات بێسوودی بەڕێز چای ماچەکەم حرمەتی لێ بڵێن. لەوەرچی لە ژوانیشە کە من خۆم بەسەر تۆ بینم و کارێکی گەڕەوە کارە سەرێکی گەڕێمە بۆ تۆپی پێ من جەستێکی بەهێزمەوە حکومی کە پێش بۆ 6 ڕۆژ تەمرینمە بۆ لە هەفتەیەکە بەش کارێکی زۆر زۆر باش بووی کە من لە وەرچی لە ژوانیا زوو بەرە پێشم لە بەراورد بە کەسێکی یاسایی لەوەی جەستێکی زۆر زۆر بەهێز و ماسوود کەیم هەبوو حکومی کە تەمرینم زۆرەکەم بۆ کات من هاندەرێکی زۆر زۆر باشی مارسەر بوو لە دوایەوە کە ڕۆناڵدۆ لە ماسەر نەمامە بووم بە هاندەری بەرشەلۆنا هەتا ئێستاش هاندەری بەرشەلۆنا. ئەوان پلانی داهاتووم پاڵەوانەتی عێراق و پاڵەوانەتی عالەمە پاڵەوانەتی عێراق لە مانگی 5 ئەنجامە درێەوە پاڵەوانەتی عالەم لە مانگی 11 ئینشەڵڵا ئامادەکاریی زۆر زۆر باشم بۆ کردووە و لە ئێستا چەند نادی پێنجام پێ کردم وەکو کرێ بەس لەگەڵ نایش بکەم بەڵام تا ئێستا خۆمە بلای نەکردووە لەگەڵ چ نادێک عەق دەکەم شتیان بەخوا ئاستێکی زۆر زۆر باش پێشکەشەکەم لە ساڵی 2024 ئینشەڵڵا.